بینەریتیوار سڵاوتان لێبێت تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم سەرەتاش سەردێڕ. بەغداد بەنهێنی فەوجێکی هێزەکانی یەکێتی دەخاتە سەر وەزارەتی ناوخۆی عێراق. ساڵح موسلیم هاوسەرۆکی پەیەدا داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکات دژی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بێنەدان. دەستگای ئاسایشی هەرێم ئاماری مانگی نوێی ئەم ساڵی بۆ بازرگانی کردن و بەکارهێنانی مادەی هۆشبار بڵاو کردەوە. حکوومەتی عێراق با شێوەیەکی ڕانەگەێنراو میلاکی فەوجێکی پێشمەرگەی لە هێزەکانی هەفتای یەکێتی خستە سەر وەزارەتی ناوخۆی عێراق. با پێی ڕێکەوتنی یەکێتی و حکوومەتی عێراق فەوجێکی 750 کەسی لە لیوای 711 هێزەکانی هەفتا دەگوازرێنەوە سەر وەزارەتی ناوخۆی عێراق و دەبن با پۆلیسی فیدراڵی و موچە و میلاکاتیان دەچێتە سەر حکوومەتی ناوەند. هەر بەپێی زانیاریەکان لە ماوەی ڕابردوودا دوو جەرتیمی سەربازی حکوومەتی عێراق سەردانی لیوای 711 کردووە و دۆسیەی 750 پێشمەرگەی لیواکەیان وەرگرتووە. گواستنەوەی میلاکاتی ئەو فەوجا بەنهێنی بەڕێوە دەچێت و پەیوەستە بە ڕێکەوتنی نێوان یەکێتی و حکوومەتی ناوەندەوە. هاوکات با پێشمەرگەکان ڕاگەیەندراوە داوامیان لە کەرکووک یان بینای زیندانی فیدراڵی چەمچەماڵ دەبێت کە ئێستا بارگای ئەو فەوجەی لیوای 711 تێدایە. لە چاوپێکەوتنێکدا بۆ ئاژانسی هاوارنیوز ساڵح موسلیم هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات پەیەدا ئیدانەی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان کرد. هاوسەرۆکی پەیەدا گوتی هێرشەکانی تورکیا دژی هەموو خەڵکی ناوچەکەیە و ماوەی 8 ساڵە بەردەوام تورکیا هێرش دەکاتە سەرمان. ئەوەی جێگەی شەرمەزاریە بێدەنگی کۆمەڵگای نێودەوڵەتیە. موسلیم دەربارەی تۆمەتەکانی ئەنقەرە ڕایگەیاند. ڕووداوەکەی ئەنقەرە هیچ پەیوەندێکی بە ڕۆژئاواوە نییە. هەموو هێزە نێودەوڵەتیەکانیش ئەمە دەزانن. بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی، بەڕێوەبەرایەتی ئۆپەراسیۆنەکانی دەستگای ئاسایشی هەرێم، بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی 73 کەسیان بە تۆمەتی بەکارهێنان و دابەشکردن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کرد. هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێم با مەبەستی ڕێگریکردن و بەگشتداچوونەوەی بەکارهێنەران و بازرگانانی ئەو مادانە با بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش لە مانگی نۆی 2023 لە چەند هەڵمەتێکی جیاوازە لە شاری سلێمانی و دەوروبەری 73 کەسیان بە تۆمەتی بەکارهێنان و دابەشکردن و بازرگانیکردن دەستگیر کرد. لە ئەنجامدا دەستگیرا بەسەر بەڕی 2220 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆرەکانی تلیاک، هیرۆئین، کریستاڵ، حەشیش و حەبیترامادۆڵ. لە ئێستادا با بڕیاری دادوەر و با مادەکانی 25 و 26 و 30 لە یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان ڕاگیراون و لێکۆڵینەوە لە دۆسیەکان بەردەوامە. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.